اما وەکن نوێنەراتیا ئەنجومەنە نیشتیمانی کوردی و دیگەل دەستەیە سەرۆکاتیا ئەنجومەنە نیشتیمانی کوردی ئەوان گەرەی وایە دویماهێکی هەفدیتنێ واڵ گەل ئەوان دەوڵەتێک و کارتێکردنا واڵ سەر وەزعی سووریە هەیە وەکی ڕۆسی و ئەمریکی و هەروەسا ئەڵمان و vê dîmahekê dîtine wal gel Brîtanya و هەروەسا دەست پێشخەریە فەرەنسی ما پێک ئەv گەنگەشەکردن ئەv بابەتێن هەیە. ئەنجومەن نیشتیمانی کوردی ئاراسایی با ئەطرافی دەولی کرد ئەو دیدار خاستن دەڤەرەکە بۆ پێشهاتێن نه دەڤەرێدا گۆروان نێرینە ئەنجومەن نیشتیمانی کوردی هات دیارکردن ما گوهداری نێرینێ بیر و بوچوونێ و نێرینێن وان دەوڵەتێن خودی ڕۆل هەندێ سووریا دەژی کردن ئەم هاتن نەوێدا هەولێرە دەرفەتەک پەیدا بوو بە ئەمنونەرەتیا ئەنجومەن نیشتیمانی کوردی هەولێر ببینن و بوارە ژیوان خاڵا و بێ نێرینە ها گفتگو بکن و دانوستاندن بکن لجنە دستوری و عملیات سیاسی هەندێ سووریەدا بەگشتی هەروەسا وان دەڤەرێن گۆ نافتێن نافکردن دەڤەرە ئارامە یان دەڤەرێن ئەمنیە ئەو هەلوێستا ئەمریکانە یا فەرەنسیایە یا ڕووسانە دانوستاندنێ ئەلیادا چێ بن نێرینێن دەوڵەتێ دۆرۆبەرە دومنێ وان هەلومەرجە هەدا ئەنجومەن نیشتیمانی کوردی بەشێکی بنگەهینە پۆزیسیۆنا سووری بەگشتی نوێنەرەتیا وڵاتی کورد دکە نوێنەرەتیا هەلوێستا کوردی دکە نوێنەرەتیا خەباتە کوردی یاگۆ بوو ماف و هەبوونا گەلێک کوردی بنگەهین هەندێ سووریادا نەخاسم بێ مەرحەلا و دستورا سووریا تێ دنویساند ڕۆژنامە بڤان کەسارە بێتر هەلوەستا خۆزەلالکردن چ ئەلمان بوون چ بریتانی بوون چ ئەمریکی بوون پشتگەریاوان بژێ دەست پێشخەریا فەرەنسیرە مەکاری بوو ئەم دەنگی خۆوەک ئەنجومانە نیشتیمانی کوردی داخوازی ملەتێ خۆ ئەم بزەلالی لەسەر ماسێل پێشیاوان دەوڵەتێ خودی هێز و خودی ڕۆل و باندۆر ئیرۆ دۆسەیە سووری دێ و مەهنێکیش فەرەنسیاژ ئەڵمانیا خۆست گۆ بڕۆلە گرنگتر ڕابندە دەڤەرێدە وەک پشتگەریاوێ داخوازە ئاگۆ خەلکێ دەڤەرێ تەواید خوازن بۆ دەڤەرێک ئارام چێ ببێ و ئەم وەک ئەنجومانە نیشتیمانی کوردیژێک ئەو دەڤەرە ئارام دەبن سیا جڤاکێک ناودەوڵەتی دەبێ و خەلکێ دەڤەرێ بخوا ڕێڤەبەریا دەڤەرە خۆ بکەن هەنێکی وەک دوێژی ئارامی و تێکەوێ دەڤەرێدێ